خۆشەویستان و عزیزان خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی پۆڵەکەم لە تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە. ئەم جارش هەر لەسەر منداڵەکەت بۆ ژیان ئامادە بکە لەگەڵ مامۆستا سۆزان سۆفی سەرپەرشتیاری پەروەردەیی باخچەی منداڵان لەگەڵ چەند تەوەرێکی گرنگی تر سەبارەت بە منداڵ قسە دەکەین. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. بەخێر بێ سەرچاوت. بیرکردنەوەی ئێستای منداڵان وەک جارانە دەگوترێت کە منداڵ ئێستا زۆر جیاوازن لە پێشتر. ئەم قسەیە چەندە ڕاستە؟ هەڵبەتە هیچ نەوەیەک لە نەوەکەی تەکنیکای ناکە هەروەکو ئیمامی عەلی فەرموویەتی منداڵەکانتان لە ئەو زەمانە پەروەردە بکەن کە تێیدا دەخڵقین. ئەوان لە زەمانێکی جیاواز لە زەمانی گۆ خوڵقاین کەواتە منداری ئێستا لە ئەو زەمانە خوڵقایە کە ژینگەکە لەبارە لۆی منداری ئێستا بە کورتی و بە کوردەکەی بابرێن زەمانی عەولەمەیە، منداڵی ئینتەرنێتە، منداڵی زانی خێرا فێربوونە، خێرا هەموو شتەکان خێرا دەڕوە. ئەگەر ئەمن بێم بە زەمانی خۆم ئیشی لەگەر بکەم ئەو چەقبەستووە لە جێی خۆی دوا دەکەویتن، ناتوانانی لەگەر کۆمەلگایان لەگە دنیاە ئەفۆن لەگە دنیای ناتوانانی ڕێکات و بڕوات دنیای جیاوازە. کەواتە مامەڵەکردنەکەش جیاوازە لەگەڵیان دەبێت چۆن بێ مامەڵەمان بە دڵنیایی جیاوازە. بەس لێرەدا شتێک دێتە ئاراوە ترسی زیاد لە پێویستی داکوبابەکان بەرامبەر بە مندارەکانیان. هەندێک شتی نوێ هەیە لە زەمانی من نەبووە، ئەو ترسە ینی وا لە داکوبابەکە دەکات نەک مندارەکەی بەلاڕێدا بڕوە لەبەر ترسەکەی ناهێلی ئەو شتانە مبارەسە بکایان هەیبیتن. ئەو ترسە چێ بۆی دروست دەکات؟ بە تاکێتی داکوبابەکە لۆی دروست دەکاتەوە. ئەو ترسەش کە لە ناخی داکوبابەکەیە بە دڵنیاییەوە هۆکارێک دەبێت لۆ ڕوودانی ئەو شتێک کە لی دەترسێن لە سیفەتی مندارەکە یان لە ڕەفتاری مندارەکە. کاتە ئەمە ئەوەی کە لەسەر منی داکە یان لەسەر ئێمەی داکوباب پەروەردەکارە ئەوەیە کە بەسیقەوە مندارەکەم لەگەر ئەو زەمانە بڕوێنم لەگەر ئەوەی کە ئێستا لە دنیا هەیە، چونکە ناکرێ ئەویدا ببڕێنم لە جیهانە چیدی پەروەردەکەم و هاوتەمەنەکانیشی لە جیهانە چیدی کە دابن. بەڵێ ئەم پەروەردەیە ئەم مامەڵەکردنە لەگەڵ منداڵ هەڵەیە تأكيدي ئەگەر ئەمن بمەوێ مندارەکە هەر چەندە منداری من گەورە بوون ئەلحەمدولیلا ینی تەواو تێپەڕین لە تەمەنانە سەلامت بێ یاخوا. بەس ئەگەر ئەمن بمویست بە هەتا مندارەکانی خۆم وەکو خۆم کە پەروەردە کراوم وەک جیلی خۆم پەروەردەکەم هەڵەشی گەورەم یان غەدرەی گەورەم بە حەقیان دەکرد. واگەر ئێستا بمەوێنەوەکانم وەچی کوڕەکانم یان کچەکانم گەورە ببن دیسانە غەڵەتەی بەرامبەر بەنەوەکەی خۆم. کەواتە دەبێن بیرکردنەوەی دایک و باوکان بگۆڕێت. بە دڵنیایی دەبێ بگۆڕێ ئەو ترسەی کە هەشمانە پێویست ناکە من چاودێرەکەم چاودێرەی لە دوورەوە نەک سێبەرێک بەسە سەری مندارەکەەوە چاودێرەکەم شتە باشەکانی لۆ دەڕەخسێنم لەبەر دەستی ڕۆن دەکەمەوە تیشک دەخەمە سەر شتە باشەکان ئەوانە باشن و ئەوانە ڕێڕۆشنکەری تونە. یعنی بەتەکیدی ئەو هەری دەبژێری بەس کاتێک کە ئەمن هەموو شتەکەم هەر ترسبی ئاگار لە خۆبی نە ئەوە خراپە نە ئەو هایە نە ئەو خراپەی تاقی دەکاتەوە دەبی چی دەربڕینی هەندێک وشەینە شیاو دایک و باوک بۆ منداڵەکانیان زۆر جار کە منداڵ لەم کاتەدا هیچ دەسەڵاتی نییە بەڵام لە ڕووی دەرونیەوە چەندە ئازار دەچێژین. ماوەسا هەرچی کودەری ئەستێرەی لە ئاسمانە بینە خوارێ لە بۆ مندارەکەت بەس یەک جاردری بشتێنە ئەستێرەکەی لە بەرچاوی نییە درشکان نەکەی لە بەرچاوی. ئەمە بەو شێوەیە کاریگەری هەیە لە دڵنیاییەوە ئەگەر بێت و ئازارەکانی ناخی حتا کۆمەڵی کوردی بەگشتی پێویست ناکە برێم ئەمنی واو ئەوە هەموو بەعام بەو شێوەیە تند و تیژ پەروەردە بوون. ئەگەر بێت و ئازارەکانی ناخی هەر یەک لە تاچیمە ببینی کە بە قسەی ناخۆش و بە تند و تیژی لەگەری کرایە دڵنیا بە جەستە باە یان جێنە دەماساخ هەر هەموو جیبرینەکانی پێوە دیار دەبوو. بەڵام خۆڕاگیری و ئەوە ینی دەور دەبینی و جیاوازە بەڵام لەبەر چییە من ئەو هەموو برینە لە دەرونی منداڵەکەم یان لە ناخی منداڵەکەم بکەم لە کاتێکدا کە بە ڕێگەی ئاشتیانە دەتانم ئەمن ئیشی لەگەر بکەم و ئاراستی بکەم. ئەوانە لە بەرچێکە لەبەر ئەوەیە ئەو ڕێگە ئاشتیانە نازانین ئەمە کێشەکەلەوەی. بڵێ کەواتە بۆ کارە باشەکانی زۆر جاران دایک و باوک دەستخۆشی بۆ منداڵ نییە ئەمەیان
پێویستە دایک و باوک بەرامبەر بۆ کارانەی کە جێگای ڕێزە جێگای دڵخۆشیکردنی دایک و باوکە چه هەڵوێستێکیان نەبی بە کورتی کەمەوە لە دەربڕینەچی هەندێک جاران بە قسەی خۆشیشمان ئازاری مندارەکان دەدەین ئەوە شەیە بە قسەی خۆش ئازاریان دەدەین کە زیاد لە پێ ئەوە یەک لە شێوەکانە زیاد لە پێویست بوو زەرەریان لێ دەدەین وەکو لە حەڵقەکەی پێشوو باسم کرد تەحفیز هاندەرە ناخەکەی ناویان ئەویان ناهێلین کپی دەکەین وا لێ دەکەین ئاعتیمادی لەسەر هاندانی دەرێبی ئەو یەک یان هەندێک جاران لە تەبیعەت و پێکهاتەی مندارەکەت نازانی جاری وایە مندارەکە شتێکی زۆر خۆش و فوکەهی دەکا بەس هەموو لە قاقای پێکەنین دەدا لە خۆشی ڕەفتارەکەی ئەمە مندارەکە دەگریاوە زیان قشمەری پێکرایە ئەوانە هەمووی دەبداق با حساس بی یا هەر ئینسان بە شێوەی گشتی کە تەعامل لەگەر هەر کەسێکی دەکەین دەبی حساس بین و بزانم ئەو کەسە هەتا چ ڕادەیەک ئەو سلوبەی پێقبوڵە مندارێکی دیکە ئاکە دەبینی پێدەکەنن تێدەگا لە خۆشیانە بەزیەکی دیوات زانی گاڵتەی پێکرایە ئەوەش ینی دەوری هەیە یان جاری وایە لەسەر داکوبا پێویستە یاخود لەسەر دەوروبەری پێویستە لۆی ڕوون کاتەوە بە مەبەستی گاڵتە پێکردن نییە لەگەردم مامۆسا بەڵام ئەو مندارە هەتا ئەو شتێک تێدەگا کاتی دەوێت یعنی بە یەک جاری قەت ناتوانێت ئەتو شتێک لە ناو مێشکی منداڵ بچەقێنە یان دەربینی کاتی دەوێت هەتا تو جێگرەوەی ئەوەی لۆ لە ناو مێشکی دادنەوە ینی بەردەوام دەبێت و ئاگاداری ڕێگەی بیرکردنەوەی مندارەکەت بەبی و ڕێگەی تێگەیشتنی لە شتەکان ببی بێ لەوەش کە قسە ناخۆشەکانیش لەو لا ڕاوەستی یان دەستکەوتی زۆر زۆر باشی هەیە دەستخۆشی لێ ناکاتن ئەوەش تازە چەند ئەمەژت پێدەیانی جار هەیە بەخۆشی جار هەیە بە ناخۆشی و هەردوو حاڵەتان ئەمە دەرونیان دەشڵەژێنێتی بڵێ ئەی تا چەندە چاودێریکردنیەکی بەردەوامی خێزان دایک و باوک بۆ منداڵەکانیان کاریگەری لەسەر پەروەردەیەکی تەندروست و هەروەها گەشەیەکی باش هەیە بە دڵنیاییەوە چاودێری لە تەمەنی هەتا دەگاتە 8 ساڵیشە من دەرێم فەرامۆژ نەکرێ بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک بەڵام ئەو چاودێریەی کامێرایی نا ئەو مراقەبەیە ناکە مندارەکە هەز بکە وەک تازە گوتم سێبەرێکی بەستە سەریە و بە بەردەوامی لە دواوەی خۆی نەوێری بجوڵێتەوە برێ ئاها داکم ئاگای لێە لۆمەم دەکا یان سەر کۆنم دەکا نە چاودێریەکی وەها کە لە حڕیەتێکی دەدەیە ینی ئازادیەکیشی دەدەی بەس لە ژێر چاودێری خۆتە هەر کاتێک کە زانیت خوانە خواستە بەلایەکیدا دەڕوان لێی نازن دەی بە گفتوگۆ بە ڕوونکردنەوە بە دەلیل لێ ڕوندەکەیەوە نەک بە لۆمەکردن و بە یانجاری وە هەلێدانە ئەنواو ئەشکال ینی ڕێگەی لەگەر بەکاردەهێنرێ بە دڵنیایەوە ئەگەر بەو شێوەیە ئیش لەگەر مندارەکان بکرێ یەک ئاشتی لە ناو مارەکانمان دەبیتن و یەک ئاشتی داخلی لە ناخی خۆشمان دەبی پرتاح دەبی یعنی بڕوامان بەوەی هەبی کە ئینسانە هەڵا دەکا و ڕاستیش دەکا بەڵام هەڵەکانی وەکو خوای گەورە ناوی لێ نایە لە منبی نەک هەڵە گەورەکان بیکە زەحمەت تانی وچی خۆی لێ بکاتەوە لەمەم هەموو ئینسانەکەیەتی هیچ مشکلێکت نێرگەرینە بەڵام داک و بابنایەنێ مندارەکە لەمەمیش هەبی دێ هەمووی 100% دەربچی لە کاتێکدا خودی خۆی ناتوانانی 100% بیتن بیکەمە کۆتا پرسیارم زۆر جاران لە کۆمەلگای ئێمە دەبینین دایک و باوکان ئەوەندەی حەریسن لەسەر چاودێریکردنیان لەسەر کچەکانیان یاخود پەروەردەکردنی کچەکانیان ڕەنگە زۆر جار ئەمە ببێتەوەی ئەوەی فەرامۆشکردنی کوڕەکانیان بەو شێوەیە ئاگا لە کوڕەکانیان نەبن ئایا ئەم پەروەردەیە پێی دەگوترێ پەروەردەیەکی تەندروست یان بە هەمان شێوە بۆ کوڕەکانیش بە هەمان شێوە دەبی ئەم پەروەردەیە ڕەچاو بکەن کە ناوی مرۆڤ دەهێنین بە ژن و بە پیاو دەڵێن مرۆڤ دەڵێن ئینسان نارین ئەوە کوڕە ئەوە کچە بەڵام ئەمە هەیە خۆ ئەمجا من مەبەستم کە ناوی ئینسان دێنی ئینسان دێتە بەرچاوی لە کڕوشی و لە کچیش لە ژن و لە پیاویش کاتە ئەوەی کە کچەکە پێویستێتی بە هەمان ئەندازش کوڕەکە پێویستێتی وەوەی کوڕەکەش پێویستێتی بە هەمان شێوە کچەکەش پێویستێتی ئەمن کوڕەکەم هەرچی دەکاتن عیب نییە و کێشەی نییە بەس کچەکەم بگرم نا هەردووچی پێویستی بە ڕێنماییکردن هەیە لەبەرەوەی ژیان تا دێ قورستر دەبی خۆمان دەبینین حال خۆمان دەرێن ژیان جاران سادە بوو
فعلەن سادە بوو ئاسانتر بوو بەس تا ژیان بەرەو قورسی دەڕوا تا جێ کێشەکان گەورەتر دەبن تا دێ ڕەفتاری سیرتر و شتی سیرتر لە ناو کۆمەلگا دروست دەبێت کەواتە کوڕەکە شتێک بکە ببوورە یان شتێک بزانیەوە پێ ئاساییە پێ ئاساییە احتیمالی تعجب بکە ینی مەسەلەن ئەمە لە نەتیجەی ئەوەیە کە فەرامۆشی کردووە ئەجەب یان پێی وایە کوڕەکە لە خۆی هەموو شتی دەزانی پێویست نییە پێی برێ یان پێی وایە عیب نییە کوڕەکە هەرچی بکە مشکلەی نییە بەڵێ لەکەدار نابیتن یان ئەوە تا پێی وایە کچەکە زیاتر بیپارێزی کوڕەکە پاراستنی ناوێ هەر سێکیشی هەڵەیە هەردووچی وەچی یەکە ئینسان و پێداویستەکانمان ئەمە بە ژن و بە پیاوە هەمان پێداویستیمان هەیە هەم لە ڕووی تربیەتەوە هەم لە ڕووی حەقوقی نەفسیەوە هەمان شتمان هەیە ئەوەی کە کچەکەت پێویستی کوڕەکەشت پێویستی لایەکی لۆ لایەکی فەرامۆژ مەکە لاسەنگ مەبن هاوسەنگ بین لۆ ئەوەی بە ئیسراحەتەوە بژین لۆ ئەوەی فعلان مافی هەردوو لایەن بدەین مافی هەردوو لە حەقی ینی چاودێری هەردوو لاش چاودێریەکی سێبەری ناتکایە ئەو چاودێری سێبەری بالا بدەین چاودێریەکی لە دوورەوە کاتی کە پێویست بوو تەداخڵکەم زۆر باشە زۆر بەخێربێی مامۆستا سۆزان زۆر سپاس خۆشەویستان و ئایزان لێرە داهاتینە کۆتایی بەرنامەی ئەڵقەی پۆلەکەم بەناونیشانی منداڵەکەت بۆ ژیان ئامادە بکە کە ئەڵقەی سێمە دەتوانن ئێوەش بینەرمان بن لە هەردوو پەیجی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر ڕادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە و هەروەها لە ئینستاگرام لە تیکتۆک تەواوی بەرنامەکان لێوێ دادەندرێ تا ئەڵقەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ